لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان لە یەک کاتدا تیمەکانی بەرگری شارستانی و خۆبەخشان بە دوای تەرمی سێ خنکاودا دەگەڕێن. هەمومان ئەزانین هەڵبژاردەی عێراق لە مۆندیال دەرکرا، بەڵام ئایا ئەزانی بۆ هەر گۆڵێک کە لە عێراق کراوە 1 ملیۆن دۆلار وەرەگرێت؟ سڵاوتان لێبێت. ئێستا کە هەواڵەکەتان بۆ باسەکەم جەرجی سێ دایک و باوک لە ناو ئاودان و کەس سۆراغیان نازانێ. ڕووداوەکانی خنکان لە هەرێمی کوردستان کۆتاییان نایەت و لە ئێستادا گەڕان بە دوای سێ تەرم بەردەوامە. چوار ڕۆژە منداڵێکی تەمەن 3 ساڵی خەڵکی پارێزگای هەولێر لە گوندی چەمەی سەربەناحیەی ڕۆڤیای قەزای بەردەڕەش کەوتۆتە ناو ئاوی زەی گەورە و بێسۆراغە. هەروەها گەنجەکەی ناوچەی سازانی سنووری هەڵەبجەش هێشتا نەدۆزراوەتەوە کە ڕۆژی هەینی لە کاتی بەردانەوەی ئاو لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە لە ئاومار ئاوبردی. ئەوە هیچ کە 12 ڕۆژیشە تەرمی ئەحمەد لوقمانی تەمەن 26 ساڵ کە لە کاتی ڕاوەماسی لە ناو ئاوی ڕووباری سیروان لە کەلار خنکاو نەدۆزراوەتەوە. لە سەرەتای ئەم ساڵەوە تاکو کۆتاییەکانی مانگی حوزەیرانی ئێستا بەپێی ئامارە سەرەتاییەکانی بەرگری شارستانی هەرێم زیاتر لە 32 کەس لە سەرچاوە ئاویەکانی هەرێمی کوردستان خنکاون. ڕێژەکە بەرزە و زۆربەی قوربانیەکانیش گەنج و مێرد منداڵن کە زانیاری وردیان لەسەر مەلەوانی نەبووە. لە هەولێر شۆفێری کرێنێک چۆتە هەر شوێنێکی ئەو شارە ڕقە موبایلی خۆی لەسەر دار و دیواری شوێنەکە نووسیبە وەکو ڕیکلام بۆ ئیشەکەی. شارەوانیش ئەوەی زانیوە و دۆزیوەتیەوە بە دڵی خۆی سزای داوە. سەرۆکایەتی شارەوانی هەولێر چەند وێنەیەکی کرێنەکە و سایاخەکەشی بڵاو کردوتەوە نووسیوێتی لەلایەن بەڕێوەبەراتی شارەوانی چوار و بە هەماهەنگی لەگەڵ پۆلیسی شارەوانی دوای بە دوواداچوون ئۆتۆمبیلێک لە زۆری کرێن دەستی بەسەرداگیرە کە خاوەنەکەی لە زۆربەی گەڕەک و شوێنە گشتیەکان بە بۆیاغ دیوارەکانی پیس ئەکرد و بە شێوێکی هەڕەمەچی ڕیکلامی بازرگانی و ژمارە موبایلی لەسەر دیوارەکان ئەنووسی. دەڵێ ئەوەش بۆ تا دیاردە لەلایەن بەشێک لە پیشەوەران و بە پێی یاساش لێپێچینەوە و سزای پێبشاردن لە بەرامبەر ئەو کارەی کە دەیکەن بۆیان دەکرێت، چونکە دەڵێ سیمای شاری شێواندووە. شارەوانی ئەڵێت لە میانی هەڵمەتەکانی ڕێخستنەوە و پاراستنی جوانی سیمای شار سەرۆکایەتی شارەوانی هەولێر لە ڕێگەی هەر 6 بەڕێوەبەرایەتیەکەیەوە بەردەوامە لە بەدواداچوونەکان و چاودێریکردنی بازاڕ و شوێنە گشتیەکان و کوچە و کۆڕانەکانی پایتەختیش چاودێری لەسەرداناوە. سەختی و بەردەڵانی جوگرافیای ناوچەکە و بارینی بەفرێکی زۆر لە بەرزی زستاندا ڕێگەی ژاڵانە و شاخی تەتا بۆ ماوەی چەند مانجێک بە تەواوی دائەخات. تەنیا لە وەرزی بەهاردا ڕێگاکە ئەکرێتەوە. مانەوەی ئەم بەفرە زۆرە لەو کاتەی ساڵدا دیمەنێکی ناوازەی بەخشیوەتە ناوچەکە کە تیایدا زستان و هاوینی لە یەک کۆ کردوتەوە. پەیامنێری 1964 لە ڕۆژهەڵاتی کوردستان لە لووتکەی تەتەوە پێمان ئەڵێت گەشتیانان لە هەموو ناوچەکانی ڕۆژهەڵات و وڵاتی ئێرانیشەوە کاتێک بە ڕێگاکەدا تێئەپەڕن دائەبەزن چێش لەو دیمەن و کەشوهەوا فێنکەی ناوچەکە وەرەگرن. لە کاتێکدا کە پلەی گەروی شارەکان ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدایە بەڵام لەو شوێنە خۆیان فێنەکەنەوە. لە بەشی سەرەوەی ڕێگاکەدا کە پێی دەڵێن گردنەی تەتا چەند کەبابخانە و چایخانەیەکی شەیەکە گەشتیاران دەتوانن نانێکی خۆش لە کەشوهەوایەکی فێنکدا نۆش بکەن و چێش لە دیمەنی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لێک کات تاوەربگرن، چونکە دەڵێ لەسەر شاخەکە بەشێکی هەورامان و هەڵەبجە و شارە زورت لێ دیار دەبێت. لە پاڵاوانیەتێکی گەورەی وەکو مۆندیال کە هەموو جیهانی لە خۆی کۆ کردوتەوە تەنیا پێشبڕچەی ناویاریگا و بردنەوەی نازناوەکان گرنگ نییە، بەڵکو لە پشت پەردا دەیان ملیۆن دۆلار لە نێوان هەڵبژاردەکان یانەکان و خودی فیفاش ئاڵ و گۆڕەکرێت. ئەوە تا هەڵبژاردەی عێراق سەرەڕای دەرکرانی لە قۆناغی کۆمەڵەکان، بەڵام بۆ هەر گۆڵێک کە لێی کراوە بڕی 1 ملیۆن دۆلار وەرەگرێت. بۆ ئەم وەشانەی مۆندیال فیفا کیسەکەی شل کردووە و بڕی 871 ملیۆن دۆلاری بۆ پاداشتی هەڵبژاردە بەشداروەکان تەرخان کردووە. ئەمەش نزیکەی 2 هێندەی مۆندیالی ڕابردووە کە تەنیا 440 ملیۆن دۆلار بوو. شێوازی دابشکردنی پاداشتەکان بەپێی قۆناغەکان بەم شێوەیە. پاڵەوانی پلەی یەکەم 50 ملیۆن دۆلار وەرئەگرێت، پلەی دووەم 33 ملیۆن دۆلار، پلەی سێەم 29 ملیۆن دۆلار و پلەی چوارەمیش 27 ملیۆن دۆلار وەرئەگرێت.
لە قۆناغی هەشت هەر هەڵبژاردەیەک 19 میلیۆن دلار و قۆناغی 16 هەر هەڵبژاردەیەک 15 میلیۆن دلار وەرئەگرێت وە لە قۆناغی 32 هەر هەڵبژاردەیەک 11 میلیۆن دلار وەرئەگرێت. کاتێکی خۆش بۆ ئێوە و خواتان لەگەڵ.